بخير عبد المجيد مامۆستا خانەنشین. ئەگەر تۆ سەرەتا باسێک لە ژینگەی هەر ناوچەیەک بکەیت، بەڕای من ژینگە ئەو ڕۆژشارستانی وڵاتە کە ڕووی دەسەڵات هێما ئەکات. چکە هەر دەسەڵاتێک ئەگەر هات ژینگەی وڵاتەکەی پاراست، واتە ئەو دەسەڵاتی خەمخۆرە بۆ میلەت و بۆ نیشتیمانەکەی. بەڵام کاتێک دەسەڵاتێک یەت ژینگەی وڵاتەکەی بەرەو داڕوخانە بات، بەرەو لە ناوبردنە بات، بە دڵنیاییەوە ژینگەی هەر وڵاتێک دەسەڵات بەرپرسیارە بێت. کاتێک نایەت ژینگەی وڵاتەکەی بە جوانی بێڵێتەوە بیپارێزێ، خۆی دەستی هەیە لە وێرانکردنیا، ئەو دەسەڵاتە بە دەسەڵاتێکی خراپی شکستخواردن لە قەڵەمە بێ. ئەمە ڕای منە. لەبەرەوە ئەبێ میلەت وشیار بێت، وشیار بێت لە ئاست هەموو ئەو وێرانکاریانی کە ئەکرێ بەرامبەر بە ژینگە. ئەم وێرانکاری کە ئێستا بە ناوی بۆردومانکردن و چۆڵکردنی لادیەکان جارێکی تر و هەروەها سوتاندنی دەیان دۆنمی وڵاتەکە و ڕوخاندنی گرد و شاخی شارەکان بە ناوی ئەوەی کە ئەکرێ بە مەشروع و ئەکرێ بە هەندێ بینا کە بۆ مەبەستی تایبەتی خۆیانە کە تەنیا سەرمایەدارەکان سوودی لێبینن، هاوڵاتی ئاسایی سوودێکی لێ نابینێ، جارێکی کە ئەکەیەتە ئەستۆی دەسەڵاتدارەکانی ئەم وڵاتە بەڕێوە بن، کە ئەم دەسەڵاتدارانی ئەم وڵاتە بەڕێوە بن، بەڕاستی شایانی بەرەو وێرانبەرکردن بردووە. سەروەری وڵات پێشێل کراوە، سنوورەکان واڵا کراوە بۆ دوژمنان بە ئارەزوی خۆیان یادی تیاکەن. ئەمە یەکێکە لەو حاڵەتانی کە بەڕاستی من وای ئەبینم هیچی کەمتر نییە لە کیمیابارانکردنی کوردستان، هیچی کەمتر نییە لەوەی کە سەردەمی سەدامی فاشی هات دێهاتەکانی ڕوخان و خەڵکێکی زۆری ئەنفار کرد و کوردستانی کرد بە بیابانێک. وردە ئێستا کوردستان ئەوێ جاری کە سەوزایی بۆ خۆی بێنێتەوە، جاری کە ئەوێ ژینگەکەی پاکاتەوانێ، بەڵام بە بۆنەی دروستکردنی مەشروع، بە بۆنەی هێنانی بەنزینی پیس، بە هەندێ مادی ئێکسپایر، بە بۆ پەیوەندی نائاسایی میوان حیزبەکان لەگەڵ وڵاتانی دەور و پشت و دوژمنە، جاریکە هەمان کارەسات لەسەر کوردستان ناهێنەوە، لەواتیە ئەم مێژووی کورد بەردەوام خۆی دووبارە کاتەوانێت.